بەڵێ دۆسەیەکەمی کاتژمێر 18 دەکەمەوە تایبەت بە پرسی سەرژمێری وەگرگیم بابەتە لەسەر پرسی ئابووری بۆ هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر ئاراس سپاس کە لەگەڵمانی. گرنگی ئەم بابەتە بە تایبەتی سەرژمێری لەگەڵ ئابووری بۆ هەرێمی کوردستان چی ئەکرێت بڵێن لە دوای ئەم سەرژمێریەوە پشکی هەرێمی کوردستان یا بەشە بودجێ هەرێمی کوردستان لە پشکی عێراق زیاد دەبێت یا کەم دەبێت؟ سپاس. طبعا بەشی یەکەمەوەی کە راپۆرتیەوەش باستان کرد من ئێستاش دەڵێم وەک شەخص لە سەبارەت لە کاتی ئەنجامدانی ئەو سەرژمێری و تایبەتی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم باش نییە. یعنی ڕاستە ئەوڕۆ لەوانەیە زۆر هەوڵدرا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تا ڕادێک بەشێک لە ئەو تێبینیانێک کە هەبوو چارەسەرکرا، بەڵام ئەوەی ئێستا هەیە دەبێتە واقع حالێک بە تایبەتی لەو ناوچە کوردستان دەرەوەی ئیدارەی هەرێم و هیوادارم کە خەڵکی ئێمە ئەو چوونەوەیان بە شێوەیەکی گشتی باش، بەڵام لە داهاتوودا من زۆر متەفائل نیم بەنسبەت ئەو کارێکە دەکرێت. بەڵام لە ڕووی علمیەوە بەڵێ بابەتی سەرژمێری یەکی بابەتە ئەساسیەکانە لە وڵاتان بە تایبەتی وڵاتە تورک و عێراق. لەبەر ئێمە لە عێراقدا تا و زانیاری دەقیق و دروستمان نەبووە، تا ئێستا هەموو شتەکان بە ئەلکترۆنی نەکراوە وڵاتانی تر بە شتەکان بزانین. بۆیە پێویستە بۆ ئەوەی ئێمە بەرنامەی ئابووری، پلانی ئابووری، پلانی دارایی، پلانی کارژێری خۆت دابنەی دەبێت داتا و زانیاری دروست هەبێتن. بە سەرژمێریش یەک لەو با بڵێن یاخود ڕێگایە بۆ دەستنیشانکردنی ئەو بابەتە لە هەرێمی کوردستان کە ئێمە دەڵێن ئێستا کە لە عێراق واقعەکەیە ئەوش ئەوەیە دابەشکردنی بودجەی عێراق بە جێرەی ژمارەی دانیشتوانە، واروها ئەوەش ئێمە بڵێن ژمارەی ئەندامانی پەرلەمانیشت بە جێرەی ژمارەی دانیشتوانتە. و لە ناو بودجە سێ جۆر شت هەیە، هەم نەفەقاتی سیادی، نەفەقاتی حاکمە سیادی دەبینین دەرێ، هەم ئەوانەی نەفەقاتی تەشغیلی و ئیستیسماریە، و هەم ئەوەی کە بە ناوی بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە. هەر سێکیان لەوانە کە دانراینە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانتە. بۆ ئێستا ئەو سەرژمێرە دەکرێتن. بەڵێ کەواتە ئێستا کاریگەریەکی چۆن ئەوەی کە ئێستا ئەنجام دەدرێتن بەرزبەتی لە کوردستان دەبینێت لەسەر ئەوەی ئایا ڕێژەی یان ژمارەی دانیشتوانی ئێمە لە هەرێمی کوردستان کە دەڵێن هەرێمی کوردستان بەداخەوە دەبی ئەوڕۆ برێن هەرێمی کوردستان ئەوانەیە کە لە ژێر ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانە، ناوچە کوردستانەکانی لەوەی ئیدارەی هەرم ناگرێتەوە. لەوەدا لۆت حساب دەکرێت کە چەند ئێستا بەجێرەی ئاخر شت چەندین ساڵەکە 12.67 پشتی هەرێمی کوردستان لێرە ولاوە بەدەر دەکەوێت کە بە چەندین بەفعلی واتە ژمارەی ئێمە چەندە و ژمارەی پارێزەکانی کە عێراقیش چەندە. ئەو کاتە ڕێژەیەکت بۆ دەدەستن بە ئەکید ئەوە دەبتە ئەساسێک. جا لێ ئەمە لێرە تاکید دەکەین لە خەڵکی خۆمان گرنگە هەموو خەڵکی خۆمان ئەوانەی لێرن و ئەوانەی لە دەرەوەش بووینەوە با بڵێن ئەوەی گەڕاینەوە باشە ئەگەنا بە هەر شێوازە شێوازەکان لێرە خۆیان تۆمار بکەن. جا ناسنامەیان هەیە چی لەو شتانێکیتەن لە ماڵێ کە بەجێ بێرن بە تایبەتی سبە و دوو سبەی کە دێن. ڕاستە پرۆسەکە وا بوو کە ئەو چەند ڕۆژە ڕابردووش دەستی پێکردێت جارێکیان دووجار هاتین بژێرەکان بۆی بزانن زانایە سەرەتاییەکان وەگرتیە ئەوەی سبە و دوو سبەی بۆ ئەوەیە کە تو خەڵکە لە ماڵێژنەوە بیتن بڵێ بەس ئەو ڕۆ سبەی دێ و دوو سبەی دەبی دڵنیا بن کە ئەو خەڵکە لە ماڵە بیتن بۆەوەی بژێرەکان بیان بین و مامەڵەیان لەگەڵ بکەن. تەنها ئەوانە دەبن کە ئەگەر بە کارێکی زەروری لە دەرێ بن ئەگە ناویت کە بۆی بژێن بزانین چەند کەسە بەفعلی زیاتر لە 70 پرسیارێکەیە دەکرێت بناقشەکەین. زۆر باشە دکتۆر ئاراس کە باسی سەرژمێری دەکرێت وەکو جەنابیشت ئاماژەت پێدا ڕاستەخۆ پەیوەندی بە ڕێژەی دانیشتوان هاوکات پرسی ئابووری شەوە دەبێت. بەڵام محەممەد شیاع سوودانی ڕایگەیاند کە ئەم بابەتە تەنیا بۆ پەرەپێدانە پرسی بودجە و موچە ناگرێتەوە. ئەمە چۆن دەخوێنرێتەوە ئەم پەیامە بەر لەوەی کە سەرژمێری ئەنجام بدرێت؟ قورباخا من ئەمە کەسێکی زانستین. بەڵێ لە خەڵکی زانستی ئێمە زۆر بە هەندێک قسەی یان وعدی پێشوەختەی بە تایبەتی بەشێک لە سیاسەکان زۆر خۆش باوەڕ نین و تەجروبەکانی ئێمەش لە ڕابردوودا بۆی ئیسبات کردین کە لە عێراقی ئێستادا لەگەڵ ئەو پەرڕێزم بۆ هەموو ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن لە عێراقدا کە بەڕێز سوودانی یەک لەو کەسانەیە بەژێرەی لێدوانەکانی سەرکردایەتی سیاسی ئێمە و حکوومەتی ئێمە کە کەسێکی هاوکار و هەماهەنگە و دەهەوێت چارەسەری کێشەکان کە بەڵام من بۆ خۆم لەگەڵ ئەوە هاوڕانیم. بەعکسەوە ئەو بابەتەوە گوتن دەبێت واقع حالێک دەبێت ئەمری واقعەیەک
دەستپێت دەبێتن و ئەوەی لێرە لەو سەرژمێریە تۆمار دەکرێت دڵنیابن دەبێتە ئەساسێک لە داهاتوودا بۆ هەموو بابەتە ئابووری دارایی و کارجێڕی بەگرە سیاسەکانش لە عێراقدا. باشە پێیوەست بە پرسی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە لەسەر هەمان سەرژمێری ئەوانش دابەش دەکرێت و گوبەڕێزیش لەسەرەتا ئاماژەت پێکرەمە توانێت تا چەندە کاریگەر بێت لەسەر بابەتە؟ بەتاکید لەسەر دەبینێ وەک باسم کرد کە ئایا ژمارەی ئێمە چەندە بە ئێستاکە ئەو ژمارانێکی ئێمە پێشتر دەگوترا بڵێن 6 ملیۆن و 300 شتێک هەزارە ئێستا لەو سەرژمێری بە دەقیقی بە ڕوونی دەردەچێت کە تو لە هەرێمی کوردستان چەند کەست هەیە لەو 4 پارێزگای کە ئێمە دەڵێن 4 پارێزگا کە تا ئێستا لە عێراق 3 پارێزگایە واتە هەولێر و دهۆک و سلێمانی و هاڵەبجە چەند کەس لێرە دەنیشێتن و سەرباری هەموو زانیاریەکانی دیکەش لە ڕووی ئەوجا زانیاری کەسیەکانە زانیاری ئابوووریەکانە زانیاری دیموگرافیەکانە ئەو زانیارانێکی تر کە پێویستن بەڕاستیمە وەک گوتم لە ڕووی علمیەوە ناشارمەوە کە بەشێک لە داتا و زانیاریەکانی کە هەن زۆر پێویستن بۆ دیراسات بۆ لێکۆڵینەوە بۆ دەنانی پلانە ئابوووریەکان بۆ دەنانی پلانە کارجێڕەکان بەبێ ئەوانە یەک لە نەخسە گەورەکانی لە عێراق و لە هەرێمی کوردستان هەمان بووە ئەو بابەتە بووە بەڵام جارێکە بۆ پشتی پارێزگاکانیش واضحە لە سیستەمی دارایی عێراق دابەشکردنی نەفەقاتی عێراقا جا لە هەموو بوارەکاندا لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانە و پشتی هەر پارێزگایەک یاخود هەر هەرێمێک کە هەیە بەو شێوازدا بەرز دەکرێتەوە. باش ئاماژەتان بە وردبوونی زانیاریەکان کرد جگە لە ڕێژەی دانیشتوان وە کاریگەری لەسەر بابەتە ئابووریە ئەو زانیاریانی کە دانراون لەم فۆرمی سەرژمێریە 77 پرسیار و 11 تەوەر ئەو زانیاریانن کە بتوانێت لە ڕووی زانستی ئابووری و پشتی پێ ببەسرێت بۆ پرسی سەرژمێری لە هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ڕووی زانستی ئەو زانیارانە دەتوانین بڵێن زیاتر لە 90 ئەو زانیارانە کە پێویستە بۆ لێرە بەولاوە بۆی بتوانین بەرنامەیەک و پلانێکی ئابووری دروست دابێن لە وڵاتدا بۆی بزانی بەعام بارودۆخی ئابووری خەڵکت چییە لە چ ئاستێکدانا دوای ئەوە دەتوانی ئاستی هێلی هەژاری دابنەی ڕێژەی بێکاری دابنەی و دابەشبوونی خەڵک بە ژێری تەمەنەکانیان هەمووی دابەش بکەی و دوای ئەوە بزانین هەر ئەو خەڵکی کە لێرەن ئەوەی ئیشش دەکەن لە چ بوارێک کار دەکەن چ زۆرە کارێک دەکەن و چەند دابەشبوونە چەند لە ناو شارن چەند لە دەرەوەی شارەکانن چەند لە گوندەکانن سروشتی ئیشەکانیان چییە و وەگوتم ئاستی بژێوی ژیانیان چییە و ئاستی بەکارهێنانی ئامێرەکانیان لە چه ئاستێکدا چ جۆرێک بەکاردێنن هەموو ئەو پرسیارانە یعنی ئەو پرسیارگەرانە بەیەکەوە هەمووی داتا و زانیاری گرنگن بۆ دراسات و بۆ لێکۆڵینەوەکانی کە چه ئەکادمیەکان چه حکوومەت و بگرێت چه ناوەندا لێکۆڵینەوەکانیش دەکەن ئەوانە گرنگن و پێویستن بوونی ئەوانە زۆر لە کارەکان ئاسان دەکاتن و لەوەش گرنگتر ئەوە لە دوای ئەو سەرژمێرە ینی هەموو هەوڵەکانەوە بدرێت کۆی گشتی ئەو داتا و زانیاری بە ئەلکترۆنی بکرێتن و وای لەبەر لە داهاتوودا ئۆتۆماتیکیان ئەپدەیت بکرێتەوە واتە خۆی نوێ بکاتەوە کە من بارودۆخێکم گۆڕا وەک ئەوەی کە پێشتر هەوڵدا ئێستاکردن کارتی نیشتیمانی هەر کەسێک کارتی نیشتیمانی واتە ژمارەیەکی نیشتیمانی دەبێتن ئەو ژمارە نیشتیمانیەت کە دەچێت ناو ژمارە نیشتیمانەکەت هەموو سەربوردەی توی لەسەر تەدایە تو چی تەمەنت بارودۆخی ئەوەی باڵێن خێزانی تو ئەو زانیاری کە پێویستە سەر تو هەموو تا دەبێتن و تا دەگاتە ئاستێکەوەی کە وەک وڵاتانی تر بتوانێت ئەو داتا و زانیاریانت بوردی هەبێت. دکتۆر ئاراس هەر لە سەرەتای قسەکانت داماژەت بەوە کرد بە گومانن لەم پرۆسەیە لە بەرەوەی لە کاتێکی باشدا نییە کە ئێستا سەرژمێری دەکرێت بەڵام ئایا ئەکرێت بڵێن ئەم گومانانە و ئەم مەترسیانە بۆ سەر لایەنی ئابووری لە دوای ئەم سەرژمێریش هەبێت و ئەگەر هەیە چییە؟ ئەوەی هەبێ باسم کرد ئێستا بەنسبەت ئێمە من ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە با بڵێن خەڵک چەندە من لە شک لە چ دەکەم بەنسبەتە خۆمان ئەو ژمارانێک کە هەن لە شارەکانی کەی عێراق زێدەڕەوی تدا بکرێتن چکە لە ڕابردوودا من کۆمەڵێک بەڵگەم لە بەدەست بوو لە مووسڵ لە شارەکانی خواری عێراق ژمارەی دانیشتوان ئێزگار زیاد کرابوو لەسەر ئەوەی کە ناومان لێ نابوو پسوولەی خۆراک وای لێ هاتبوو کە زیاد کرا بۆ ژمارانە هۆکارم بۆ ئەوەی هەم پشتی ئەو شارانە زیاتر بکرێتن هەم لە هەمانکاری لە کاتی استحقاقاتی سیاسیش واتە ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق ئەو کاتەکەدان درابووە ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزەکانی لەسەر ئەساسی ئەوەدان درابوو بە تایبەتیەوەی پەرلەمانی عێراق ئەو کاتە بەڕای من پێم وابوو کە غەدرێک لە کوردستان کرایەوە ژمارەی کورسیەکانی دیاریکرا و لە پەرلەمانی عێراق بۆ پارێزەکانی هەرێمی کوردستان کەمترن لەوەی کە
بۆ خوار و عێراق و بۆ هەندێک شاری بەتایبەتی وەک مووسڵ و تەنانەت سەلاح الدینیش دانرا بوو تکلیف دانرا بوو ئەلەوە غەدر لێکرا بوو ئێستاش مەترسیەکان لەوەدایە یعنی ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان بە دروستی بکرێتن بەڵام لە شارەکانی کەی خواری و عێراق دووارە مەبەستێکی سیاسی وە لەوێ بتوان هەوڵ بدەن ژمارەکان زیاد بکەن ئەوە لەلایەک لە هەمووش ناخۆش وەک باست کرد بەنزەت ئێمە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە سەرباری ئەو هەوڵانە کە من بەڕاستی دڵخۆشم چەند ڕۆژەکە دەبینم خەڵکی ئێمە هەم حکوومەت هەوڵی زۆردا هەم حزبە سیاسەکان بەگشتی هەوڵ دەدەن و خەڵکی خۆشمان دەبینم کە دەگەڕێتەوە زێدی خۆیان بۆ ناونووسین و بۆ خۆتۆمارکردن و بۆ جارش کە سەلماندنەوەی کوردستانی بوونی ئەو شوێنانە بەڵام هەندێکشت دەبیستن کە لەوانەیە بە شێوازی جۆرا و جۆر بە بوونی خەلەلی فەنی و بەبوونی نەبوونی هەندێک داتای ئەووەلیان ڕۆژەکانی تر بژێر هاتیان بە حەساتی خەڵک لەوێ نەبوو ئەسا سبە و دوزبەش لەوێ بن قبولی نەکەنیان لێرە ئیدخالی ئینتەریشکن ئیدخالیکەن بەڵام لە بەغدا ئەکسەپتی نێتەوە کۆمەڵێک بابەتێک هەیە کە ئەوانە ئەگەر بێت و بەڕاستی لە پشتەوە مەرامی سیاسی لە پشت بێتن دەتوانن بەلا ڕێدا ببەن کە ترسی ئەمە لەوەدایە و هیوادارین ئەوە نەکرێت نەکرانەکەش تاکەشت دەوێت بەڕاستی ئێستاوێ من دەزانین تەنها و تەنها ئەوەیە کە زۆرترین خەڵکی ئێمە لە شوێن زێدی خۆی بتن و هەموو مستەوسەکات و پێداویستەکانی خۆیان پێبی بۆ ئەوەی کەمترین با بڵێن بتوانین فێڵمان لێ بکەین کەمترین بەلاڕێدا دەچون هەبی لەو بابەتە. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.